ئەو کاتت باش بەخێر بەی بوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 11. لاپەڕە 11 ئەو کتێبە لە لاپەڕە 11 گەیشتینە گۆشەی ڕووناکبیران لە وانەکانی ڕابردوو باسی پێداچوونە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوەم کردووە. ئەگەر بتەوێت دەتوانی بگەڕێەوە وانەکانی ڕابردوو. گۆشەی ڕووناکبیران بزانین باسی چییە؟ باسی ڕەنووسەکانی ڕۆمانی لە سیستەمی ئەژمێرکردنمان ڕەنووسەکانی هیندی عەرەبی خۆر هەڵات 012 بەکاردەهێنین. کابوو ئێمە بە کوردی ڕەنووسەکانی هیندی بەکاردەهێنین، بەڵام ئەوروپیەکان و خۆر ئاوایەکان ڕەنووسەکانی بەو جۆرە 012 بەکاردەهێنن. پاشان ڕۆمانیە کۆنەکان پیتی زمانەوانی وەک هێما بۆ ژمارەکەیان بەکاردەهێنن، واتە ڕۆمانیەکان ڕەنووسیان نەبوو وەک ئەو ڕەنووسانە، لە جیاتی ئەو ڕەنووسانە پیتیان بەکاردەهێنا وەک دەبینین لێرانە. ئەو پیتانیان بەکاردەهێنا بۆ ژمارەیەک پیتی ئی بە لاتینی، بۆ ژمارە 5 ببورن، بۆ ژمارە 5 v، ژمارە 10 x، ژمارە 50 l، 100 c، 500 d، 1000 m. ئەو هێمایانەیان کە بریتین لە پیتی زمانەوانی. با بچین بزانین کو بەکاریان دەهێنا. یەکەم جار با بزانین بە کوردی چەند ڕەنووسمان هەیە؟ 10 ڕەنووسمان هەیە. تەنیا 10 ڕەنووسمان هەیە بۆ نووسینی هەموو ژمارەکان بە کوردی لە 0ەوە هەتا 9 دەکاتە 10 ڕەنووس. تەنیا جێی ڕەنووسەکان دەگۆڕین، ژمارەکە دەگۆڕدرێ. بەڵام ڕەنووسی ڕۆمانیەکان هەموو ژمارەکانیان چەند ڕەنووسیان هەبوو؟ تەنیا 7 ڕەنووس، 7 ڕەنووسیان هەبوو کە دەبینن لێرە لە کتابەکەش نووسرا بوو. 1 کو دەنووسرێ، 5 کو، 10، پاشان 50، 100، 500، 1000. هەموو ڕەنووسەکانیان، هەموو ژمارەکانیان بەو 7 ڕەنووسە دەنووسی. بۆ وێنە ئەگەر ویستبایان بنووسن 1 ئەوە دەیانووسی، 2 یەکیان لە تەنیشتێکدا دەنا کۆیان دەکردەوە دەبووە 2، 3 جار 1 لە تەنیشتێک کۆ بکەیەوە دەبتە 3. بەڵام 4 1 لە تەنیشتێک نەدەبوو، ڕەنووسەکان تەنیا 3 جار دووبارە دەبنەوە. لۆ نووسینی چواریان 4 دەنووسی 5 لە تەنیشتیشی دەنووسی 1، 5ەکە لە یەکەکەی دەردەکەی دەکاتە 4. ئەگەر لە کاتی نووسینی ژمارەکان لە دەستی چەپۆ بنووسی بۆ ڕاست، کە بە کوردی شەروایە کە ژمارەی دەنووسین لە دەستی چەپۆ دەینووسین دەچینە دەستی ڕاست، کە دەنووسین 21 یەکەم جار دووەکەی دەنووسین، پاشان دەچین یەکەکەی دەنووسین. ژمارەی ڕۆمانی، ڕەنووسی ڕۆمانی ئەگەر یەکەم جار لە دەستی چەپ ژمارە بچووکەکە نووسرابە، پاشان گەورەکە لێکیان دەردەکردن، کەواتە لێرانە بۆ نووسینی 4 یەکەم جار نووسرایە 1، پاشان نووسرایە 5، کەوابی 5 کەم 1 دەکاتە 4. بۆ نووسینی 5 ئاسان بوو، هەر 5. 6 یەکەم جار 5ەکەی دەنووسی، پاشان لە تەنیشتی یەکەکەی دەنووسی کۆی دەکەیەوە دەبیتە 6. 7 5 لەگەڵ 1 لەگەڵ 1 کۆ دەکەیەوە 7. 8 7 لەگەڵ 1 لەگەڵ 1 لەگەڵ 1 دەکا 8. 9 ئەو جارەی ژمارە بچووکەکە دەنووسی کە 1،
پاشان دە چونکە ئێکس دەیە دە یەکی لێ بڕوا لێی دەردەکەی دەبیتەنەوە دە بەتەنێ ئاوایە 11ش ئاوایە. ئەگەر بتەوێت تەماشای هەموو ژمارەکانکەی لێرانە هەندێکیانم نووسیە ئەوە ئێکسەکە بەرامبەری ئەو دەیدادەنێن بتەوێت بنووسی 11 بتەوێت بنووسی 12 هەموو ژمارەکان دەتوانی 11 12 13 14 15 16 17 18 19 20 دوو ئێکسی لە تەنیشتێک دەنووسی کۆیان دەکەیەوە چونکە دووبارە بوویتەوە. ئەگەر بەبیرتان بێیان ئەگەر دیتبتان زۆر جار زۆر ماڵ کاتژمێریان هەبووە کاتژمێرەکان کاتژمێری دەستی یان کاتژمێری دیواری بە ڕۆمانی لەسەریان نووسرایە وەک دەبینن لێرانە یەک پاشان 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. ئەگەر لەو جۆرە کاتژمێرانتان هەبی دەتوانن تەماشاکەن و بەراوردکەن. باشە با بچینەوە لای پرسیارەکانمان بزانین چ بوو پرسیارەکانمان. گەیشتینە شرۆڤەکردن. ئەگەر تەماشای ئەگەر بتەوێ بنووسی 63 بە ڕۆمانی بیر لە چ دەکەوە یەکەم شت بیر لە 60 لە چ نزیکە 60 نزیکە لە 50 دەنووسی 50 چۆن دەنووسرێ ئەوە 50 ئاوا دەنووسرێ ئەوە 50یەکەت نووسی پاشان لە تەنیشت 50یەکەی چ دادەنەی دەی دادەنەی 50 لەگەڵ دە کۆی دەکەوە دەبیتە 60 پاشان بتەوێت سێیەکەش بنووسی 3000 دەنووسی یەک 50 کۆدا کۆیەک دەبیتە 63 ئەوە 63 ئاوا نووسرا زانیمان دەچینە لای بتەوێت بنووسی 14 لە چ نزیکە لە 10 یەکەم زاردەیەکەی دەنووسی کە ئاوا دەیە ئەوە دەمان نووسی ئەوە 10 پاشان ئەوەش 4 چونکە ئەوە 5 ئەو بەوەی نەنووسم بەوەی بنووس ئەوە 5 ئەگەر لێرە یەکەکەمان نووسی دەبتە 4 ئەگەر لێرە یەکەکەمان لە تەنیشت نووسی دەبتە 6 لە پشتی بنووسین یان لە پێشەوەی یەکەکەی بنووسین ئەگەر لە پێشەوە نووسیمان ئەوە دەبیتە 4 کەواتە ئەو 4 کۆی دەکەینەوە لەگەڵ ئەو دەیەی کە ئێکسا دەبیتە 14 ئەگەر بشبینن لێرە لەو کتێبەش ئەوە نووسرایە ئەوە بریتە لە 5 کەم 1 پاشان دەبتە 4 چارەکەش کۆ دەکەینەوە لەگەڵدا. لەڕێ کاتێک هێماکان دووبارە دەبنەوە کۆیان دەکەینەوەی دەتوانی بە خۆت بیخینەوە چونکە ئەمن هەز دەکەم زۆر بە ئاسانی نەنووسرایە ئەوەی ئەمن دەزانم بە خۆم کە ئەگەر هێمایەکت نووسی ژمارەکە گەورە بوو بۆ وێنە ئەگەر نووسیت 10 ئەگەر لێرانە لە پشتەیەکەی نووسیت 5 کۆی دەکەیەوە دەکا 15 بەڵام ئەگەر لێرت نووسی بێگومان ئەو جۆرە نووسینە نابی چونکە 10 5 لێ بڕوا دەکا 5 ئەوە هەڵە دەردەچی بەڵام ئەوە باش نەبوو ئەوها ئەگەر دەت هەبوو لێرە یەکت نووسی لە پێشی لێی دەردەکەی دەکانەوە بەڵام ئەگەر یەکەکەت لێرە نووسی دەکا 11 ئەوەیە. باشە ئێستا ئەم ژمارانەی خوارەوە بنووسە یەکەم ئەوە ئەگەر تەماشای یەکەم ڕەنووسی بکەین ئێڵ چەندە 50 پاشان تەماشای ئەوی دیکە بکەین لە پشتی چ دێ 5 دێ دوایە یەک هەر سێکیان کۆ دەکەینەوە چونکە گەورە بچووکتر و بچووکتر هەر کۆ دەکرێتەوە کەواتە 50 لەگەڵ 5
55 لەگەڵ 156 کەوا بوو ئەو ژمارەیە 56 لۆ نانووسری ئەوڕۆ 56 ئەو باش نبوو 56 ئەو ژمارەیە 56 بوو دووەکە بزانین چەندە پرسیاری ژمارە 2 یەکەم ڕەنووس ئەو ئێکسە دەیە ئەو دوو ڕەنووسە دیکەش هەردووچیان بەیەکەوە نۆنە کەواتە دا کۆنۆ دەبیتە چەند دەبیتە 19 ئەوەش 19ەیە ئەوش 19شمانزانی دەینە سەر پرسیاری 3 یەکەم ڕەنووس لە دەستی چەپ دا کۆدا 20 کۆدا 30 کۆ 9 39 کەواتە ئەو ژمارەی هەموو 39ە پاشان دەینە لای ئەو ژمارەیە ئەوە دەیە ئەوەش سەدە چونکە دا بچووکە سەد گەورەیە دەڵێن سەد کەم دە دەکا 90 ئەو ژمارەیە چەندە 90 ئەوە زانیمان ئەو ژمارەیەش 90 دەینە لای ژمارە دەینە لای پرسیاری 5 ئەو ئێکسە چەندە دەیە ئەو ئێڵەش 50ە بەڵام چونکە ئێکس بچووکە 50 گەورەی لێی دەردەکەین دەبتە چەند دەبتە چل ئەو دووە بەیەکەوە چلە ئەوەش یەکە دەبتە 41 ئەوە 41 ئەوەشمان زانی ئێستا دەچینە چێندەر دەچینە پرسیاری 6 ژمارەکانی 35 و 44 و 62 بە ڕەنووسی ڕۆمانی دەنووسین 35 چۆن دەنووسرێ 35 ئەوە دا ئەوەش دا ئەوەش دا ئەوە 30 ئەوەش 5 ئەوە 35 کۆیان دەکەینەوە دەینە سەر لای 44ەکە 44 ناتوانین ئاوا بنووسین دا چل چونکە 3 جار لە 3 جار زیاتر گوتمان دووبارەیان ناکەینەوە لەبەرەوەی دەچینە لای چل لە چ نزیکە زۆر نەک زۆر نزیکە لە 50 کەواتە 50یەکەی دەنووسین دەی لێ دەردەکەین دەبتە چل ئەوها دەینووسین 50یەکەی دەنووسین کە ئێڵە دەی لێ دەردەکەین لەولایە ئەوە بووە چل چارەکەی کو دەنووسین پێنجەکەی ئەگەر بنووسین یەکەکەی لێ دەرکەین دەبتە چار ئەوە 44 ئاوا دەنووسری پاشان دەینە سەر 62 62 زۆر ئاسانە چونکە لێرەش نووسرا بوو 63 50یەکەی دەنووسین کە ئێڵ پاشان دەیەکەی دەنووسین کۆی دەکەنەوە دەبتە 60 کۆی دەکەن لەگەڵ یەک کۆی دەکەن لەگەڵ یەک ئەو یەکەی نانووسین تەنیا 50 کۆدا کۆ یەک کۆ یەک ئاوای دەنووسین LX دوای ئی ئاوای دەنووسین 62 کە ئاسان بوو LX یەک 50 لەگەڵ دەی لەگەڵ یەک لەگەڵ یەک ئەوە هاتینە کۆتایی ئەو لاپەڕەیە پێشی ئەوەی ئەوانەی بەجێ بەس دەمەوێت ئەوەی بڵێم کە ئاپەکێ زۆر باشە بۆ وەرجێڕانی ژمارەکان لە لاتینیەوە بۆ ڕۆمانی ئێستا ساڵی 2018 بە ڕۆمانی ئاوها دەنووسرێ ئەگەر بە خۆما بمانەوێ هەر ژمارەی بنووسین لێرە بۆ نمونە ئەو ژمارەیە ئەوە چەندە 1666 هەتاوانەی داهات و هەر بژیت